ئێرە ڕادیۆی دەنجیگەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ چوارشەمبە 8 جانیوەری 2025 تان پێشکەش دەکەین. یەکینەکانی شەهید هارونی سەرباهێزەکانی سووریای دیموکراتیک هەسەدا نوێترین دیمەنی چالاکی درۆنی خۆکوژیان لا دژی گروپە چەتەکانی سەربا دەوڵەتی داگیرکەری تورک لا دەوروبەری تەلتەمر بڵاو کردەوە. دەتوانن بینەری دیمەنەکان لە سەر تۆڕە سوسیال میدیایەکان بن. تەرمی یەکێک لە فەرماندەکانی بەرەی بەرخۆدانی قەرەقۆزاق بەریتان شۆڕش کە لە سێ کانۆنی دووەمدا شەهید بوو بە مەراسمێکی شکۆدار لە دەرباسیە بە خاک سپێردرا. ئەنجومەنی شەهیدانی شاری دەرباسی کانتۆنی جەزیرە بە مەبەستی بە خاک سپاردنی تەرمی فەرماندەی یەکینەکانی پاراستنی ژنیە پەژە شەهید بێریتان شۆڕش بە ناوی خالیدە ساڵح عەبدوڵڵا لە گۆڕستانی شەهید ڕۆستەم جوودی گوندی بەرکەفەری شاری دەرباسیە مەراسمێکی بەڕێوە برد. بەریتان شۆڕش بە ناوی خالیدە ساڵح عەبدوڵڵا لە سێ کانۆنی دووەمدا لە بەرخۆدانی بەنداوی تشرین شەهید بوو. لە مەراسمەکەدا بە سەدان دانیشتووی شاری دەرباسیە و جەرگانێ و کۆچبەرانی شاری سەرەکانی داگیرکرا و هەروەها ئەندامی دامەزراوە مەدەنیەکان و ئەنجومەن و تەفگەرەکانی ژنانی گەنج بەشداریان کرد. تەبێژی یەپەژە ڕوکسان ئەحمەد لە چالاکێکەدا ئاماژەی بەوە کرد کە ئامانجی هێرشەکان لە دژی هەرێمی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە ناوبردنی ئیرادەی گەلانە و پرۆژەی دیموکراتیکی ئیدارەی خۆبەڕێوەبەریە. هەروەها وتیشی بەرخۆدانەکانی هێزەکانی سووریای دیموکراتیک و یەپەژە لاپردی قەرەقۆزاق و بەنداوی تشرین لە مێژووی گەلانی هەرێمەکەدا بەرخۆدانێکی مێژوویە. ڕوکسان ئەحمەد بەڵێنی بەردەوامی تێکۆشان و درێژە پێدانی ڕێگەی شەهیدانی دووبارە کردەوە. لە کۆتایی مەراسمەکەدا ناسنامی شەهید خوێندرایەوە و ڕادستی بنەماڵەکەی کرا و تەرمی شەهید با دروشمی شەهید نامرێن بە خاک سپێردرا. هەروەها ناوەندی ڕاگەاندنی هێزەکانی سووریای دیموکراتیک ناسنامەی چوار شەڕوانی شەهیدی ڕاگەاند کە لە سێرین و منبەج لە بەرخۆدان دژی هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک و گروپە چەتەکانی شەهید بوون. لە ڕاگەاندراوەکەدا هاتووە سەرەڕای هەوڵەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی بۆ پێشڕەویکردن و داگیرکردنی زیاتری خاکەکەمان ڕوبەڕووی بەرخۆدانی مێژووی و گورزیگرانی هێزەکانمان بوونەتەوە. لە یەکەم ڕۆژی شەڕەوە بەتایبەت لە بەنداوی تەشرین و گوندەواری منبەج و بردی قەرەقۆزاق و بەرەکانی تر لە هەرێمەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا سەرەڕای بەکارهێنانی چەکی مدرن و فڕۆکەی جەنگی و بێفڕۆکەوان و تانک و تۆپهاوێژ و چەکی قورس زۆرترین زیان بەرسوپای داگیرکەری تورک و چەتەکانی کەوتووە. هێزەکانی سووریای دیموکراتیک سەرخۆشی لا بنەماڵی شەهیدان دەکەن و بەڵێن دووپات دەکەنەوە بۆ درێژە پێدان بە تێکۆشان لە پێناو ئارامی و سەقامگێری هەرێمەکە. زانیاری دەربارەی ناسنامەی شەهیدەکان بەم جۆرەیە خراوەتە ڕوو. عەزیزا حوسێن بە ناسناوی ئاڤاشین ئەفرین لە سێ کانونی یەکەمی 2024 لا سێرین شەهید بووە و ئەحمەد جاسم مستەفا بە ناسناوی خەمکین حورک ئەویش لە حوتی کانونی یەکەمی 2024 لە منبەج لە گوندی جەبەل الحەمرا شەهید بووە. هەروەها حاتم محمود عەباس بە ناسناوی ئازاد تربەسپی لە منبەج لە 8 کانونی یەکەمی 2024 شەهید بووە و محەممەد زاهر ئەلحوسێن بە ناسناوی ڕەش و ئامودا ئەویش لە سێ کانونی یەکەم لە منبەج شەهید بووە. شاندی ئیمراڵی دەمپارتی لە پەرلەمانی تورکیا لەگەڵ سەرۆکی گشتی پارتی یەنیدین ڕەفا فاتح ئەربەکان کۆبووەوە. شاندی ئیمراڵی پارتی یەکسانی دیموکراسی گەلان دەمپارتی کە
بریتی بوو لا پەروین بولدان و سری سوریا ئوندەر و هاوسەرۆکی شارەوانی مردین ئەحمەد تورک لە سەردانەکانیان بەردەوامن بۆ لای پارتە سیاسیەکان. شاندەکە پاش کۆبوونەوە لەگەڵ پارتی دەڤا لە پەرلەمان سەردانی سەرۆکی گشتی پارتی یەنیدەن ڕەفا فاتح ئەربەکانی کرد لەبارەی پەیامەکەی ڕێبەر ئۆجەلان بۆ ئاشتی و یەکرەزی لایەنە سیاسیەکان و هەروەها ڕۆڵی پەرلەمانی تورکیا لە ببورن لابرایەتی گەلان گفتوگۆ کرا. چالاکی ئشتگیری بەرخۆدانی گەل لە ناوچەی نووسێبینی مردین لەسەر سنووری قامیشلو 26 ڕۆژە بەردەوامە. دژی هێرشەکانی دەوڵەتی تورک و گروپە چەتەکانی بۆ سەر باکوور و ڕۆژهەڵاتی سووریا چالاکی ئشتگیری لە ناوچەی نووسێبینی مردین لەسەر سنووری قامیشلو 26 ڕۆژە بەردەوامە و دانیشتوانی هەرێمەکە لە شوێنی چالاکیەکە کۆبوونەوە و دروشمی بژی بەرخۆدانی ڕۆژاوە و ژن و ژیان ئازادیان بەرز کردەوە. پەرلەمانتاری دەم پارتی ساڵحە ئایدنیز و زۆر کەسیش لە چالاکیەکەدا بەشدار بوون. لە چالاکیەکە ڕووێنەی ڕۆژنامەنووسان جیهان بیلگین و نازم داشتان هەڵگیرە. هەروەها ساڵحە ئایدنیز ڕایگەیان ڕۆژنامەنووسەکان بە ئەنقەس کراونەتە ئامانج لەبەر ئەوەی ڕاستیان دەگواستەوە. ساڵحە جەختی کردەوە سیستەمی ڕۆژاوە نمونەی چارەسەرە لە جیهاندا و وتیشی چارەسەر لە فکری بەڕێز ئۆجەلاندایە لە ژیانێکی ئاشتیانە و یەکساندایە تا ستاتۆی ڕۆژاوە قبول نەکرێت و مافی کوردان نەدرێت ئشتگیری بەردەوامە. لە ناوچەی بلقیسی دیلۆک لە باکووری کوردستان پەیامنێری ژن نیوز دەریاڕەن لەلایەن پۆلیسی دەوڵەتی تورکەوە بابیانووی گومان دەست بەسەر کرا. دەریاڕەن پاش دەست بەسەرکردنی بۆ ناوەندی پۆلیسی بلقیس گواسترایەوە. دوای ئەوەی چەندین دەوڵەت نەتەوە لە ڕۆژهەڵاتی ناوین دروست کرا و کوردستان بەسەر چوار لەو دەوڵەت نەتەوانەدا دابشکرا لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا ئەم ناوچەیە پڕبووە لە ناکۆکی خوێنڕشتن. ڕێبەری گەلی کوردیش بوونی ئەم دەوڵەت نەتەوانەی بە هۆکاری ئەو کێشانە زانی و لە بەرامبەریشدا خۆ بەڕێوەبەری دیموکراتیکی وەک پرۆژەی چارەسەری پێشکەشی مرۆڤایەتی کرد. گەلانی ناوچەکە هێزری ڕێبەر ئۆجەلان بۆ برایەتی گەلان بە چارەسەر دادەنێن و ئەندامێکی کەنەکەش دەڵێت پەیام و پرۆژەی چارەسەریەکانی ڕێبەر ئۆجەلان بۆ هەموو ڕۆژهەڵاتی ناوین و گەلی کوردە و پێشتریش پێشبینی ئەم گۆڕانکاریانەی ئێستای کردووە. پەیامەکەی ڕێبەراپۆ بۆ ئێستاکیە بۆ ئەو شەڕ و پێکدادان و پێکهەڵچوونەی کە لە ناوچەکە هەیە لە سووریا بە تایبەتی لە دوای ڕوخانی بەشارەوە فشارێکی گەورە لەلایەن تورکەکانەوە لەلایەن ئێرهابیەکانەوە لەسەر ڕۆژاوای کوردستان لە خۆبەڕێوەبەری ڕۆژاوای کوردستان خۆسەر فشارێکی گەوریان لەسەرە. پەیامەکەی ڕێبەر ئۆجەلان پەیامێکی گەلێ گرنگە بەداخەوە خەڵ تەفسیراتی سەیرۆوانەکەن بینی ئەڵێ برایەتی تورک و کورد چۆنە بێوانە ڕێزم هەیە هەندێک خەڵکەیە هەندێکیان لە دڵسۆزی و لە زۆر پەرۆشیانە بۆ قەزەی کوردوانە تەسەورەکەن ڕێبەر ئۆجەلان کەوتی بێتە ژێر کاریگەری سیاسەتی تورکیا و ئەیانە بەو تەفسیرانە ئەوە تەفسیرێکی گەلێ سەقەت. پەیامەکەی سەرۆکاپۆ تۆپەکەی خستە ساحەی تورکەوە بە تایبەتی ئاکپارتی و دەوڵەت باخچەلی لە بەردەم دووڕیانێکان دوو ڕێگەی لێ بێتەوە هەردووگی بۆ ئەوان کێشەی ئێجگار گەورەیە. ئەگەر لەگەڵ کورد ڕێک نەکەون و نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دێت تورکیا یەکێکە بێ لە ئامانجە لەناو ئەو پرۆژەیە. بۆیە ئەگەر ڕێکیش بکەون و مافی کورد بدەن دەستکەوتێکە هەم بۆ ئەوان دەستکەوتە هەم بۆ ئێمە پرۆسە بە ئاشتی وە چارەسەری بێ ئێمە دێها دەستکەوتووە. باڵای مافەکانی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکان بڵاوی کردەوە لە ساڵی 2024دا 900 کەس لە ئێران لە سێدارە دراون و دەشڵێن ڕێژەی سزای لا سێدارەدان لە ئێران زیادی کردووە و لە دوای چینەوە ئەو وڵاتە با پلەی دووەم دادەنرێت. لە راپۆرتەکەدا هاتووە لە ساڵی 2024دا 900 کەس لە ئێران لە سێدارە دراون بە جۆرێک 40 کەس تەنها لە هەفتەی کۆتایی مانگی کانونی یەکەمدا لە سێدارە دراون. ئاماژە بەوەش دەکەن ڕێژەی سزای لا سێدارە
سەردارەدان لە ئێران زیادی کردووە و دەبێت ئەو سزایە ڕابگیرێت کە لە دوای چینەوە ئێران بە پلەی دووەم دادەنرێت. جیاماژەیە لە ساڵی 2023دا 853 کەس لە ئێران لە سێدارە درابوون. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان بمێنن لە خێر و خۆشیدا.